هەمووانەشی کە دێناوێ پشکنینەکە هیوادارین زۆرترین ناوڵاتی بتوانن بسناوێ پشکنین بۆ خۆیان ئەنجام بن بۆ شەکرە بۆی بزانن ڕێژەی شەکرەکان چەندە کە ئەو پشکنینە بێگومان بێ بەرامبەرەوە ئەمڕۆ ڕۆژێکیانی شەکرێ ئەم هەڵمەتە لە شاری سلێمانی لە چەند ناوچەیەکی جیاواز بە تایبەت بەردەرکی سەرای شاری سلێمانی بەڕێواچێت. ئازان یەکێکی تر لە تەوەرەکانمان قسەکردنا لەسەر کردنەوەی ڕادوەیەک لە دەڤەری ڕاپەڕین ڕادوێی دەنگی زانکۆی ڕاپەڕین ئەم ڕادوێ تایبەتە بۆ سنوورە قسە لەسەرەوەکەین کە تا چەندە گرنگە ڕادیۆ هەبێ بۆی کە لەو سنوورانەدا و چالاکیەکانی زانکۆ بە بیسەرانی ئەو ناوچەیە بگەێنرێ و هەروەها پرۆژەیەکی ژێ پرۆژەی زانکۆی ڕاپەڕین بەش پەیوەندیەکانی زانکۆی ڕاپەڕین ئامادەیان کردووە. پرۆژەکە ناوێکی زۆر سەیری هەیە ئیراسمۆس مەندوس مەرحەبا دواتر سەرلەسەرواکەم زانم پرۆژەیە چییە. بۆ قسەکردن لەسەر مابەتە میوانداری کاک ئەمین خەدر بەڕێوەبەری ڕادوێی دەنگی زانکۆی ڕاپەڕین و هەروە کاک ئاراس ڕەمەزان بەڕێوەبەری پەیوەندیەکانی زانکۆی ڕاپەڕینمان کردووە. بەیانیتان باش سڵاوتان لێ بەخێراتان باش بەخێر بێن. با سەرەتا مامۆستا لە تۆ دەست پێ بکەین باسیکردنەوەی ڕادیۆکەمان بۆ بکەی ڕادیۆکە ئێستا بەخشەکەی لە چ سوارچێوەیەکایەوە ئەو بەرنامانی کە پێشکەشێکەن چی؟ زۆر سپاس بۆم دەرفەتا ڕادیۆ دەنگی زانکۆی ڕاپەڕین یەکێکە لە کەناڵە گرنگەکانی زانکۆی ڕاپەڕین کە لە چوارچێوەی بەشی ڕاگەاندن و پەیوەندیەکانی زانکۆی ڕاپەڕین ئەوە دەبێت. کردنەوەی ئەم ڕادیۆیە سەرەتایەکی نوێیە بە تایبەت کە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک زانکۆی زۆرمان هەیە بەڵام کەمترین زانکۆکانی کوردستان کە سێم شوێنە زانکۆی ڕاپەڕین بیری لەوە کردوتەوە کەناڵێکی ڕاگەاندنی هەبێ. ئاماز لەکردنەوەی ئەم کەناڵە زۆرتر جگەل لە مەسەلەی ڕخساندنی دەرفەت بۆ مامۆستایان و گەیاندنی پەیامی زانکۆیە بە ئاشناکردنیەتی بە شێوازێکی ئەکادمی و لە هەمان کاتدا دروستکردنی جۆرێک لە پەیوەندی و هەماهەنگیە لە نێوان زانکۆ و کۆمەڵگا بە تایبەت کە ئەم ڕادیۆیە زۆرتر تیشک دەخاتە سەر مەسەلە زانستیەکانی تایبەت با خوێندنی باڵا و مەسەلە پەروەردەیەکان و ئەو بابەتانەی کە لە چوارچێوەی پەیامەکانی ڕادیۆەکە خۆی دەبینێتەوە زۆرتر پەیامێکی ڕاگەاندنی و زانستیە و لە هەمان کاتدا پەیامێکی فێرکاریشە. واتە جیاوازی بە تایبەت لە مەسەلەی ڕادیۆی دەنگی زانکۆ لە ڕادیۆەکانی ئەم ناوچەیە کە بە تایبەت یەکەم ڕادیۆی پەروەردە و زانستیە لەم ناوچەیە کراوەتەوە ئەوەیە کە زۆرتر بابەتەکانی لە چوارچێوەیەکی زانستیانەیە و زۆربەی ئەوانەی کە کار لە ڕادیۆی دەنگی زانکۆ دەکەن ئەو کەسانن کە کەسی ئەکادیمین و بە تایبەتی بۆ مەسەلەی بانکێشکردنەکەش پشت بۆ کەسانە دەبسترێت کە زۆرتر کەسانی پسپۆڕ و ئەکادیمین لە ئەو وارانەی کە تەوەرەکەی تێدا دەستان خۆش بە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین. دیارە تەمەنێکی زۆر کورتی هەیە ئەو ڕادیۆیە ماوەی چەند ڕۆژێکە کراوەتە لە ماوەی ئەو چەند ڕۆژە و کارانی کێوە کردوتانە زیاتر خۆی لە چی دابینیوەتەوە؟ دیارە تقریبەن ماوەی 2 مانگە ئەم ڕادیۆی دەستی بە پەخشی ئەزمموی خۆی کرد بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا پەخشی ئاسایی خۆی دەست پێ کردووە. ئەوەی کەم ڕادیۆی لە ئێستادا گرتوویەتە بەر مەسلەی تەختیەکردن و پلان دانانە بۆ ئایندا بە تایبەت کە دانانی بەرنامەکانە کە زۆرتر ئێمە دیشمان خسۆتە سەرەوەی بەرنامەکان بەرنامەی وەرزی بن و بۆ ئەوەی کە گوێگر لە بەرنامەکان بێزار نەبێ و جۆرێک لە چاودێری و دراسەیەکی شەبێ بۆ ئەو بەرنامە تا چەند بزانین سەرکەوتووە بۆی بزانین ئەگەر لە ئایندا ئەم بەرنامەیە سەرکەوتوو بوو لە 3 مانگی داهاتوو بە شێوازێکی نوێتر بتوانین تەختەیە بکەینەوە. زۆرتر ئەو بەرنامانەی کە لە ڕادیۆکەدا تاکو ئێستا بەرنامەی بۆ دانراوە و پەخش کراوە ئەو بەرنامانن کە زۆرتر وەک باسم کرد دەچێتە چوارچێوەی مەسەلەی زانستی و مەسەلەی پەروەردەییەوە و بە تایبەت کە یەک لە ئیشکالەکانمان تا ئێستا لەگەڵ ئەوەی کە ڕادیۆی دەنگی زانکۆی ڕاپەڕینە بەڵام مەودای هەم مەودای پەخشەکە سنوورێکی دیاری کراوە سنووری داری ڕاپەڕین و بەری مەرگە و تقریبەن تا 2 کان و منطقەی کوێیە پەخش دەکرێت بەڵام کاتی پەخشەکە کاتێکی کەمە بەهۆی ئەوەی کە ئێمە لە خۆناغی سەرەتاداین کە ئێستادا پرۆگرام بە ئەودا دنین بۆی لە ئایندەدا بتوانین لە ڕۆژدا بەردەوام هەبێ و لە قۆناغی دواتردا بتوانین لە شەو ڕۆژدا بەردەوامی هەبێ. ئەمەش پێویستی بە ئامادەکاری زۆر هەیە. دیارەکردنەوەی ئەم ڕادیۆیە سەرەتایەکە بۆ کردنەوەی بەشی ڕاگەاندن لە زانکۆی ڕاپەڕین کە بە تایبەت من دەستخۆشی لە برای بەڕێز مامۆستا ئاراز دەکەم کە بیرۆکەی دانانی ئەم ڕادیۆیە لەسەر دەستی ئەو چەند هاوڕێیەکی تر و ئەم
ڕۆڵی سەرەکی تێدا بینیوە لە دامەزراندنی سەرەتایە کە بۆی لە ساڵی داهاتوودا ئیش لەسەرەوە بکرێت بەشی ڕاگەیاندن لە زانکۆی ڕاپەڕین بکرێتەوە وەکو ئامادەکاریەک بۆ کردنەوەی بەشی ڕاگەیاندن ئەم ڕادویە کراوەتەوە کە لە ئایندەدا بەرنامە هەیە ببێتە تیڤیەکی لۆکاڵیش وە لە هەمان کاتدا خوێندکارانی بەشی ڕاگەیاندن سوود لە ستۆدیۆ و ڕادیۆکانی دیوایی وای سەرکەوتتان بۆ خوازی مام ساراز بینە لای جەناب دیارە زانکۆی ڕاپەڕین وەگێکێک لە هەرە زانکۆ زۆر چالاکەکان هەمیشە زۆر کاری تازە و نوێەکە و یەکێکە لەو زانکۆیانەگەی بووم نە جیاوازی بکەین لە نێوان زانکۆکانی تری کوردستان تەمەنێکی کەمی هەیە بەڵام بەقەت تەمەنەکەمەکەی کۆمەڵێک کاری زۆر زۆر گەورەی کردووە ئەم بۆ چێ گەڕێتەوەیانی ئەو هەموو چالاکیە ماشەڵڵا هەم بۆ خوێندکاران و هەم بۆ مامۆستاکانیش چالاکی و زۆر ریزی تەڵی خوێندکارەکان بۆ چێ گەڕێتەوە کابینی خوێندکار لەو زانکۆیە چێتە دەرەوە پرۆژا بینێ بۆ منە لە فستیڤالێک یا خودکاری لەم شێو کاری تازاکە ئەمانە لەکوێوە سەرچاوی گرتووە سوپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەم کە دیارە هەمیشە هاوکار پشتیوانی زانکۆ ڕاپەڕین بووە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵێن کە گەنجترین زانکۆی کوردستانین و بە خۆشحاڵیشەوە لێرە پیرۆزبایی لە دروستکردنی زانکۆی چەرمەوەکەین لە چەند سەماڵکەوان ئیتر باوڵێن لە ئێمە گەنجترن لە ئێستادا ئێمە بەگشتی لە بەگشتی لە ڕووی تەمەنی زانکۆی وەڵێن ئێمە وەکو زانکۆ ڕاپەڕین هەوڵمانداوە ستافێکی کەمترمان هەیە لە زانکۆ باوڵین کۆنەکانی ترکە لە کوردستان کاریان کردووە و ئێمە ئەو ستافی ئێمە بەگشتی باوڵین ستافەکەمان زۆربەی بەشێکی زۆرمان کە لە دەرەوە گەڕاونەتەوە زۆربیان لە وڵاتانی ئەوروپا خوێندویان و بەشێکی زۆریان زمانی دووەمەزانن ئێمە بە خۆشحاڵیەوە مامۆستاکان ستافەکەمان زۆر هاوکارمانە بۆ ئەویش و کار و پرۆژانەی ئامادەیانەکەین لە یەکێک لەو پرۆژانەکەی ئێستا ئیشی لەسەرەکەین من لێرە پێم خۆشە ڕوونکردنەوەی لەسەر بدەم کە پرۆژەی ئیراسموس مەندوز مەرحەبا کە باوڵێ زانکۆی سنتیاگۆ دی کۆپۆسیلا لە ئیسپانیا سەرپەرشتیەکە و لانی شتی ئەوروپا فەن دەکرێت پارەی بۆ تەرخان دەکرێت پرۆژەیەکی زۆر استراتیجی گرینگە کە لە عێراق ئێمە وەکو چوار زانکۆی هەرێمی کوردستان کە زانکۆی ڕاپەڕینیەکە لەو زانکۆیانەی لە ڕێی پرۆپۆزەڵ و پرۆژەکەی بۆ دەرچووە و زانکۆی سلێمانی و زانکۆی هەڵەبجە و زانکۆی کوێە ئەم چوار زانکۆیە بەیەکەوە ئیش لەسەر پرۆژەیە دەکەن و ئێستا ئەندامی پرۆژەکەن ئێمە وەکو هەرێمی کوردستان 41 کورسی خوێندنمان هەیە لە بوارەکانی باڵێن لە لیڤڵی بەکالیرۆس و ماسەر و دکتۆرا و پۆست دکتۆرا و ڕاهێنانی ستافدا کە لە مانجی 11 ئەم ساڵدا لەم مانگەدا قەرارە باوڵێن بڕیاروا کە فۆرمەکان ئەپلیکیشنەکان ئۆپن بن و فێرخوازان بتوانن ئەپلیکیشنەکان تەقدیمکەن بۆی چانسیێوان هەبێ کە لەم پرۆژەیان ناویان دەرچیەوە بچن لە یەکێک لە وڵاتانی ئەوروپا یاخود 5 زانکۆی ترمان هەیە کە لە ئێران بەشداریان کردو لەگەڵ ئێمە بتوانن لەم زانکۆیانە درێژە بە خوێنەکان بدەن. کاگەڕازەگەر ڕوونکردنەوەی زیاتر بێت لەسەر پرۆژەی زۆر گرنگە ڕەنگە خەڵکێکی زۆر هەبێ بێوێ بەشدار بێت ئەو کەسانێکن کاتوانن بەشدار بن لەم پرۆژەی ئێوەیە سنووری جوگرافی کار ناکاتە سەر ئاستی وەرگرتن بۆ نمونە زیاتر بۆ دەڤەری ڕاپەڕین یاخود لە هەر شار و شارۆچکەیەکی تر فێرخوازان یاخود خوێندکاران نتوانن تەقدیمی خۆیان بکەن و مەرجەکان چین بۆ وەرگرتن. ئێمە وەکو زانکۆ ڕاپەڕین وێبسایتی پرۆژەی ئیراسموس مەندوز مەرحەبا لە وێبسایتەکەماندا هەیە و ئێستا وێبسایتەکە کراوەتەوە با بڵێن فێرخوازان خوێندکاران دەرچوان وەستافی خۆمان یاخود هەر چوار زانکۆی هەرێمی کوردستان ئەوانەی کە ناوم هێنان پێشتر دەتوانن سەری وێبسایتەکەکەن لەوێ دیتەیڵی گشتی زانکۆکان هەیە ئیمێڵی زانکۆکان هەیە و مەرج و ڕێنمایەکان ئێمە کۆمەڵێک مەرجی تایبەت هەیە کە لە دەسەڵاتی مەدانی و با بڵێن لە ئەوروپاوە دانراوە ئەو مەرجانە با بڵێن تا چەند ئەو کەسە لە ڕووی ئەکادمیەوە گونجاوە ئەو کۆرسێکە تەقدیمی دەکا بیخوێنێ ئەمە با بڵێن نیچکەی 50-55 کردیتی لەسرە پوینتی لەسرە سکیلی زمان توانستی زمان 30 پوینتی لەسرە و کۆمەڵێک لانی تر هەیە وەکو نووسینی سیڤە موتیڤیشن لێتەرە ڕکمەندێشن لێتەرە ئەوانە هەمووی ئێمە لە ئایندێشی نزیکدا بڵاوی دەکەنەوە لە سەر وێبسایتەکەمان و وەکو زانکۆژ ئێمە گشتاندنمان پێ کردووە لە رادیۆ لە وێبسایت و جگە لەوەش لە ڕێی سیمیناریشەوە ئێمە خۆمان وەکو پەیوەندیەکانی زانکۆ ڕاپەڕین بۆ ستافەکەی خۆمان سیمینارمان کردووە و چۆنێتی تەقدیمکردنی فێرخوازان بۆ ئەم پرۆژەیە ڕوومان کردوتەوە سەبارەت بۆی چی توانێت تەقدیمیکە پابلین ستافی ئەم چوار زانکۆیە بە خوێنکار چونکە ئێمە پرۆژەکە لە پرۆژەکانی تر جیاواز ئێستا بۆ بەکالیرۆز ئێمە دوو سیستەممان هەیە هەمەتوانێت ستودنت ئەکسچێنجمان هەیە گۆڕینەوەی خوێنکارمان هەیە کە توانێت 6 مانگ بۆ 10 مانگ
پرۆژەکەی بۆ دەرچێت سمستەرێک یاخود ساڵێک لە دەرەوە بخوێنێ بۆ ماسەر بە هەمان شێوە کەسێک کە خۆی ئێستا لێرە دەستی کرد بە ماسەریان دەستی کرد بە دکتۆرا توانێت تەقدیمی کە سمستەرێک یاخود ساڵێک 6 مانگ بۆ 10 مانگ لە دەرەوە بخوێنێ و با بڵێن نێشەتی ئەوروپا لەسەر و پارەی کە زانکۆی سنتیاگۆ سەرپەرشتیەکە سە پرۆژەکە پارکی بۆ تەرخان واتە خوێندکار چەندێکەوێت ئاسۆ بۆ نموناگەر کەسێک بکالۆرە سێ پێ ماستەر بخوێنێ چەندێکەوێت ئاسۆ تا بڕوانامەکە بەدەستێنێ ئەگەر کەسێک بێ ماستەر بخوێنێ بەپێی پرۆژەکە چونکە ئەم پرۆژێ با بڵێن یەشەتی ئەوروپا شێوازی سەرفکردن و خەرجکردنی هەموو لانە دارایەکی ڕوون کردوتەوە بۆ ئێمە و بۆ ئەو پارتنەرانێک کە لە پرۆژەکەدان خوێنکار بۆ ماستەر پارەی خوێندنەکەی بۆ درێ کری خوێندنەکەی بۆ درێ لەو زانکۆی کە بۆیە چێ بێگومان 17 زانکۆ هەیە کە ئەندامن لەو پرۆژێدا ئەو خوێنکارە بۆ هەیە تەقدیمی ئەم 17 زانکۆیکە پارەی خوێندنەکەی بۆ درێەوە ماگانە 1000 یۆرۆیە درێتێ جگە لەوەی با بڵێن کاروباری ڤیزە و هێڵز ئینشورانس و توانەسازیە تقریبا هاوشەوەی توانەسازیە بەڵام ئەوە لە ڕێی فەندی ئەوروپاوە دەکرێت کە ئێمە با بڵێن خۆبەخشانە ئەوانە و پرۆژێ بەو پارەی تەرخان دەکەن بۆ گەشە پێدان و دروستکردنی لینکێک لەگەڵ وڵاتانی جیهانی سێمی یاخود با بڵێن وڵاتانی تازە گەشیان کرد دەستان خۆش کاگەمین لە ماوەی چەند ڕۆژی پەخشی ئاسایی ڕادیۆکەیە بۆم ناوەندەی کە گوێگیری هەبوو بێ ڕاوبۆ چوون و سەرنجی ئەوانشی بووە لەسەر ئەدای کارکردنی ئەو پەخشی ئەو ڕادیۆیە وەڵا بەگشتی لەو ماوەی کە پەخشی ئاسایی دەست پێکراوە دیارە هەر خۆشمان پێشتر لەگەڵ کۆمەڵی خەڵکی نوخبێ ئەم ناوچەیە تایبەت ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکان و خەڵکی ڕۆشنبیری ئەم ناوچەیە پێشتر دانیشتن و دیالۆگمان کردو بۆی کە ئەمانیش بە تایبەت خەڵکی پسپۆر چاودێر و ڕقیبێکی بەردەوام بن لەسەر ڕادیۆکە بۆی ئەگەر لە هەڵەیە گیان کەم و کوڕیەک لە ڕادیۆکەدا بتوان هاوکار و هەماهنگ بن هێندەی کە ئەو دەنگدانەوەی کە هەیەی خەڵک چاوەڕوانێکی زۆری لە ڕادیۆی دەنگی زانکۆ هەیە بە تایبەت کە یەکەم کەناڵی پەروەردەیە لەم ناوچەیە و لەم ناوچەیە بەهۆی سروشتە کۆمەڵایەتەکەی کۆمەڵێک ئیشکالاتی کۆمەڵایەتی گەورەمان هەیە ئێمە بە تایبەت کە بەشێک لە بەرنامەکانمان تەرخان دەکەین بۆ چارەسەرکردن و هاوکاریکردن و ڕێنماییکردنی ئەو بابەتانەی کە پەیوەندیدارە بە مەسەلە کۆمەڵایەتی و دەرونیەکان لە ڕێگەی کەسانی پسپۆر کە بەرنامەکان پێشکەش دەکەن یاخود ئامادەی دەکات بەگشتی چاوەڕوانێکی گەورە لە ڕادیۆی دەنگی زانکۆ هەیە و ئەمە وای کردووە کە ئێمە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە دابین و هەوڵ بدەین کە لە ئاست ئەو چاوەڕوانە دابین کە خەڵکی ناوچەکە و بەتایبەت خەڵکی ئەکادیمی ناوچەکە و زانکۆش هەیەی بۆی هەمیشە بەردەوام لە پلانی ئەوە داین گۆڕانکاری لە شێوازی مەسلەی گەیاندنی پەیام و مەسلەی بەرنامەکاندا بکەین شێوازێک بێ هەم جیاوازتر بێ لە کەناڵەکانی ڕاگەیاندنی ئەم ناوچەیە و هەمیش لە ئاست گەورەی کە ڕادیۆی دەنگی زانکۆیە و ناونیشانێکی ئەکادمی هەڵگرتووە بتوانینەوە جێبەجێ بکەین دەستان خۆش بێ سەرکەوتوو بن بە هیوای بەردەوامی و کاری باشتر ماندونە بنەشتان ساغ سپاس ئەزیزانی ئەمە ئەچینەوە لای هاوکارمان ئاری لە بەردەرکی سەرا لە شاری سلێمانی بۆ هەڵمەتە تەندروستی ها بۆ پشکنینی هاوڵاتیان بەشێکی گەشتی بۆ نەخۆشانی شەکرە ئەمڕۆ بەڕێوە دەچێت ئاری دووبارە و سێبارە سڵاو لێ بێینەوە لای جەنابەت.